خۆش هاتنەوە بۆ ڕووماڵێکی تایبەت لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە سەبارەت بە یەکەم دانیشتنی پەرلەمانی نوێی عێراق. پەرلەمانی نوێی عێراق یەکەم کۆبوونەوەی خۆی دەست پێ دەکات و لەگەڵ ئەوەشدا کە بڕیار بوو یەکەم کۆبوونەوەی ئەم پەرلەمانە نوێیە کاتژمێر 11 سەر لە بەیانی بە کاتی بەغدا دەست پێ بکە، بەڵام بەوەی ناکۆچەکانی ناوماڵی شیعەوە بە تایبەتیش لەسەر پۆستی جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان کۆبوونەوەکە دواخرا بۆ کاتژمێر 3 پاشنیوەڕۆ، دواتریش دواخرا بۆ کاتژمێر 4 پاشنیوەڕۆ. ئەمەش دەکرێت وەک ئاماژەیەک لێی بڕوانرێ بۆ قوڵبوونەوەی ناکۆچی و کێشە سیاسیەکانی نێوان لایەنە عێراقیەکان لەو ڕوانگەیەوەی یەکەمین کۆبوونەوەی پەرلەمان دوو جار دوا دەخرێ و ئەم دواخستانەش لەگەڵ چاوەڕوانیەکانی هاوڵاتیانی عێراقیدا یەک ناگرنەوە کە بۆ 4 ساڵی داهاتوو هەیەە. وەگەر لە ئێستاوە دەگوترێ ئەگەر تەنها یەک پۆست توانی بێتی ببێتە هۆکارێک بۆ دوو جار دواخستنی کۆبوونەوەی پەرلەمان، ئەی دەبێت دەنگدان لەسەر پۆستەکانی تری حکوومەتی عێراق چەند دواخستنی تر بە دوای خۆی دابێنێ. هەر چۆنێک بێ محمود مەشهەدانی بە تەمەنترین ئەندامی پەرلەمانی عێراق کە سەرۆکایەتی یەکەم دانیشتنی پەرلەمان دەکا دەوروبەری کاتژمێر 3 پاشنیوەڕۆی هەر ئەمڕۆ یەکشەممە داوای لە پەرلەمانتارانی نوێی عێراق کرد تا بچنە هۆڵی کۆبوونەوەکە و دواتر دەستکرا بە خوێندنەوەی ناوی ئەندامانی نوێی پەرلەمان و یەکەم کێشەی سیاسی لە ناو ماڵی شیعەدا لە دانیشتنەکەی ئەمڕۆ یەکشەممەی پەرلەمان لە نێوان ڕەوتی سەدر براوەی یەکەمی هەڵبژاردنەکانی مانگی دەی عێراق و هەروەهاش لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگیدا لەسەر پۆستی جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان دروست بوو. ڕەوتی سەدر کاندیدێکی خۆی هەبوو، حاکم زاملی کاندید کردووە لە کاتێکە لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی کە بە دۆڕاوەکانی هەڵبژاردنەکەی عێراقدا دەنرێن پێشتر باز لە ئەحمەد ئەسەدی دەکرا کە ببێت بە کاندید، بەڵام دواتر بەهۆی ئەوەی کە هۆڵ و دانیشتنەکەی پەرلەمانیان جێهێشت کاندیدیان نەبوو. دواتر کاتێک کە لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی لیستی خۆیاندایە پەرلەمان بۆ خۆیان وەک گەورەترین لایەنی پەرلەمان ناسان یا ناودێر کرد، گرژی کەوتە دانیشتنەکەی پەرلەمان و مەشهەدانی بە ناوی پشودانێکی کورتەوە کۆبوونەوەکەی ڕاگرت. ئەڵبەتە ئەمەش وەگە گوترێ پێدانی دەرفەتێک بووە بەلایەنە سیاسیەکانی شیعەکان تا بگەنە جۆرێ لە ڕێکەوتن، چونکە لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی و هەروەهاش ڕەوتی سەدر خۆیان بە گەورەترین لایەنی پەرلەمان ناودێر کرد. کۆبوونەوەکەی پەرلەمانی عێراق گرژی تێدەکەوێت پاشەوەی لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی و هەروەهاش ڕەوتی سەدر هەریەکە کە خۆی بە گەورەترین لایەنی ناو پەرلەمان ناودێر کرد وەکو پێشتر ئاماژەمان پێکرد. محمود مەشهەدانی بە تەمەنترین ئەندامی ئەم خولەی پەرلەمان وەکو ئاماژەمان پێکرد سەرۆکایەتی ئەم دانیشتنەی دەکرد، بەڵام باری تەندروستی مەشهەدانی تێک دەچێت بە ئەمبۆڵانس دەگوێزرێتەوە بۆ نەخۆشخانە. ئالێرەوە ئیتر هەندێک ڕای جیاواز دروست دەبێت، بەڵام کۆبوونەوەی پەرلەمانی عێراق پاش ئەو ڕاگرتنە کاتیە بە سەرۆکایەتی خالد دەڕاجی دەست پێ دەکا، پاشچی پاشەوەی عامر الفایز داوای لێبوردنی کرد لەوەی سەرۆکایەتی ئەم یەکەمین دانیشتنەی ئەمڕۆ یەکشەممەی پەرلەمانی عێراق بکە. بەپێی ئەو هەواڵانی کە بڵاو بوونەتەوە لە هۆڵی پەرلەمانەوە ئەندامانی هەماهەنگی یاخود چوارچێوەی هەماهەنگی لە پەرلەمان دانیشتنەکەیان جێهێشتووە، بەڵام لە دەستپێکی کۆبوونەوەکەدا دوای ئەو ڕاگرتنە کاتیە نزیکەی 228 ئەندام دەستیان کرد بە دەنگدان بۆ کاندیدەکانی سەرۆکی پەرلەمان. محەممەد ئەلحەلبوسی سەرۆکی پێشووی پەرلەمان بوو و هەروەها محمود مەشهەدانی کە بە تەمەنترین ئەندامی پەرلەمان بوو و سەرۆکی کاتی پەرلەمانیش بوو خۆی کاندید کرده بوو. هەڵبەتە جیاوازی دروست بوو لێرەدا لەو ڕوانینانەی کە باز لە ئەگەری یاسایی دەکەن ئایا محمود مەشهەدانی دەیتوانی سەرۆکی کاتی پەرلەمان بێ یاخود سەرۆکی بەتەمەنی پەرلەمان بێت و خۆشی هەڵبژێرێ.
بەڕێوەبەری گشتی ڕاگەیاندن لە ئەنجومەنی نوێنەرانی عراق بە بەشی کوردی دەنگی ئەمریکای ڕاگەیان لە کۆی 329 ئەندامی پەرلەمان سەرەتا 325 ئەندام ئامادەی یەکەمین دانیشتنی خولی پێنجەمی پەرلەمانی عراق بوون و بە هەردوو زمانی عەرەبی و کوردی سوێندی یاساییان خوارد. لەو لێدوانە تایبەتەیدا بۆ بەشی کوردی دەنگی ئەمریکا محەممەد ئەبوبەکر بەڕێوەبەری گشتی ڕاگەیاندن ئاماژەشی بەوە کرد کە مەحموود المەشەدانی سەرۆکایەتی ئەم یەکەمین دانیشتنی پەرلەمانی دەکرد ئەمە وەک بەتەمەنترین ئەندامی پەرلەمان پاشەوەی دەرگای خۆکاندیدکردنی کردەوە بۆ هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان و دووجێگرەکەی ئیتر گرژیەکان لە ناو پەرلەماندا دەستیان پێکرد. ئازیزانم دوو میوانم لەگەڵایە بۆ ئەم ڕووماڵە تایبەتە ڕێبوارە و ڕەحمان ئەندامی پەرلەمانی عراق لە هۆڵی پەرلەمانی عراقەوە لەگەڵمانە هەروەها دڵشاد ئەنوەر پەیامنێری دەنگی ئەمریکا. کاک ڕێبوار کاک دڵشاد زۆر سوپاستان دەکەم بۆ ئەو کاتەی بۆ ئێمەتان تەرخان کرد. کاک ڕێبوار لە لای جەنابتەوە دەستی پێ دەکەم. ئەڵبەتە دەنگدانەکەی سەرۆکی پەرلەمان کە حەلبوسی 200 یاخود 200 و ئەوەندە دەنگی بەدەستێناوە بووە بە سەرۆکی پەرلەمانی عێراق. ئەکرێ ئەمە وەها سیر بکەین کە بڵین ئەمە بەرەنجامی ئەو ڕێکەوتنە سیاسیانەیە کە بەر لە دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق کرابوو. سەرەتا سڵاو لە جەنابەت کاک بەڵەنجان دوای بەشتاقیت بۆ خوازم سڵاو لە برای عزیزم کاک شادەنوێریش. ڕێبوار بمبەخشە دەنگەکەت ناگاتە لای من. بەڵێ ئەمڕۆ ئەوەی کە ئەمڕۆ لەناو هۆڵی پەرلەمانە ئێمە پێگەیشتین و ئەو ئەنجامانی کە بەدەست هاتن بە دڵنیاییەوە سەرنجامی ئەو ڕێکەوتنە پێشوەختەیەیە کە لە نێوان چەند کلێکا کرابوو چەند فراکسیۆنێکا کرابوو لەوانەش فراکسیۆنی ڕۆتی سەدر و فراکسیۆنی تەقەدوم و حەزم بەیەکەوە کە هەردووشیان و هاوکات فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستانیش کە لەگەڵیانە و هاوکاشانی ئەوەش کە ئەمەوێ بڵم کە هاوپەیمانی لە پێناو هۆڵی پەرلەمانە مایەوە و دەنگیدا ئەمە بەدڵنیایی و دەرەنجامی ئەو ڕێکەوتنە بوو کە پێشوەختە کرابوو بۆ پۆستە سەرۆکی پەرلەمان و بۆ جێگەکان. بەپێ ڕووداوەکانی ئەوەی کە بینیمان لە ناو پەرلەمانی عێراقدا پێدەچێت ماڵی سونە لە ماڵی شیعە و لە ماڵی کوردیش یەکگرتووتر بن. ڕەوشی ماڵی شیعە چۆنە بە تایبەتی کە دەگوترێ ئەندامانی هەماهەنگی چوارچەوەی هەماهەنگی هۆڵی پەرلەمانیان جێژوە دەنگیان نەدا و کوردیش بە پێی هەواڵەکانیانی پێدەچێت بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانی لە ناکۆکیشی ئەجگار قوڵابن. کاک ڕێبوار کاک بەڵێن ئەوەی کە ئەمڕۆ لە ناو هۆڵی پەرلەمانە زۆر بەڕوونی هەستی پێکرا ئەو ناکۆکیە قوڵە بوو کە لە ناو ماڵ شیعە خۆیان هەیە بە تایبەت لە نێوان ڕۆتی سەدری و چوارچەوەی هەماهەنگ بە شێوەیەک بوو کە وەک جەنابەت لە پێشەکیەکەدا ئاماژەوە پێەیە پاشەوەی کە پەرلەمانتارێکی نزیک لە چوارچەوەی هەماهەنگی هەستا پێشنیازیکە وتی مە سرنجمان لەسەر وە نامانی خۆکان بۆ پلی دووەمەوە چەند وەرەقێکی پێشکەشکردن پێمانە مەڵگەن لەسەرەکە نابێت ئەمە خاڵێک لێرە کەمێک گرژیر خاڵی دووەم ئەوە بوو کە پەرلەمانتارێکی تری چوارچەوەی هەماهەنگی هەستا لیستێکی تەقدیم کرد بە سەرۆکی تەمەن وتی ئەمە ناوی 88 ئەندام پەرلەمانە کە واژویان بووە بۆ پێویستە ئێمە وەکو گەورەترین کوتلەی ناو پەرلەمان تۆمار دواوێک کە سەرۆکی تەمەن مەحموود مەشەدانی داوای کرد کە تەتقیق لەم لیستە بکرێ بزانن ئایا هەموویان پەرلەمانتارن و ئایا 88 پرسن ڕاستە یان ڕاست نییە. ئەمە بۆ بە هۆکاری ئەوەی کە گرژ و ئاڵۆزیی ئەجگار زۆر سەرنجام بۆ هۆیەوەی کە مەحموود مەشەدانی ویستی بۆ ماوەیەک دانیشتەکە ڕابێ بە ناوی توێشکردن و سەرکردنەوە بەڵام کوتلەی سەدری بەوە ڕازی نەبوو و دانیشتەکە درێژکرا کەسی یەدەگی یەکەم داوای لێکرا کە بێت دانیشتەکە بەڕێوە ئەوش داوای لێبوردن کرد بۆ یەکەسی دووەمی یەدەک هات دانیشتەکەی بەڕێوە بردووە جلسەکە بەردەوامی پێدراو ئەو بوو کە پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان بەڕێوە چوو محەممەد حەلبوسی بە 200 دان
وانی بێتەوە سەرۆکی پەرلەمان لە بەرامبەر ئەوە محکوم شەرانی چوارده بەدەستیانە و چوارده تەواو پرۆسێ دەنگدانەکەیە و ئێستا شەمە تازەترین هەواڵێک بڵم هاوڕێیانە پێیان وتن کە حاکم زاملیش بە جێگری یەکەم سەرۆکی پەرلەمان هەڵبژێرا و پرۆسی جێکردنی دەنگەکان کۆتایی هات کەواتە کاک ڕێبوار ینی جارێکی تر عراقیەکان گەڕانەوە بۆ ڕێکەوتنە سیاسیەکانی خۆیان و بەشبەشێنەی سیاسی لە دابشکردنی پۆستەکاندا لێرە دەمەوێت بزانم ینی خەڵک ئیتر چاوەڕوانی چ جۆرە گۆڕانکاریەک بکە لە پرۆسی سیاسی عراقدا بڵێن لە ڕاستیە ئەم پرۆسی هەڵبژاردنێکی ئێستا بەڕێوەچوو ئەتوانین بڵێین وەک ئەوانەی پێشون لەبەرەوەی لایەنێکی گەورە و دیاری شیعەکان هەر بایکۆتی دانیشت هەر ئەسڵ بۆڵەکان بەجێ چونە و لایەنێکی کوردیش لەگەڵیان ناچوون لایەنە کوردیەکە کێ بوو لە ڕاستیا من پەرلەمانتارانی یەکی تنشمن کوردستانم نەبین ناو بۆڵەکە دەنگیان نەدا لە بۆڵەکە زۆریان ئەمە مانای ئەوەیە کە ئەوەی لە پێشتری شاوە ناکۆچێتە زۆر زۆرەکان تەنانەت لە هەندێک لە میدیاکان ڕۆستەکە بە پێشوانەی خولەکانی ڕابردەوە ڕۆتی سەدی پرۆسی هەڵبژاردننی دەستی سەرۆکایەتی پەرلەمانی بۆ شێوە بەڕێوە خۆیە وەکە لە دەستورە هاتووە چونکە ئاگادار بە لە دەستورە ئەڵێ پێویستە لە جلسەی یەکەمە لە دانیشتنی یەکەمە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە سەرۆکی پەرلەمان و بە هەردوو جێگرەکەیوانی هەڵبژێر بۆەوەی ئەمە توانێت پرۆسی پێکێنانی حکوومەت و پرۆسی دیاریکردنی سەرۆک کۆمار خێراتر و ئەمە ئشارەت بەوەش بم کە هۆکاری مانەوەی ئێمە لە ناو هۆڵی پەرلەمانە تەنها ئەوە بوو کە ئێمە بڕۆمان بە دەستور هەیە بڕۆمان بە یاسا هەیە بۆ پێمان وە بۆکە دەستور واجبی کردووە لەسەر پەرلەمانکاران کە لە دانیشتنی یەکەما دەستی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێر ئێمە لەبەر ئەم مادە دەستوریە ماوینەتەوە و پێشمان وایە کە ئەم پەرلەمانە بێ زۆر زوو بکەوێتە سەرتەوەر بۆ ئەوی بتوانرێت کە زۆر زوو کار بۆ خەڵک بکرێەوە بەشێک لەو کێشانەی کە هاوڵاتیانی عێراق و هاوڵاتیانی هەرێمی کوردستانش بەدەستەوە ئەناڵێنن کاریان لەسەر بکرێەوە چارەسەر نەوەی نوێ ینی کە نوۆ ئەندامی هەیە گەر بە هەڵەدا نەچوو بم لە پەرلەمانی عراقدا لەگەڵ لایەنی ئیمتیدادا هاوپەیمانێتێکی هەیە چۆن دەتوانن ئەو گۆڕانکاریە بکەن لە کاتێکا کە زۆرینەی ئەندامانی پەرلەمانی عراق هەر ئەوانن کە بەشدارن لە حکوومەتی عراقیدا من ینی ئەگەر بە هەڵەدا نەچوو بم لە بیرمە سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ ئاماژەی بەوە کرد کە هیچ کاندیدێکی نابێت یاخۆ بە هیچ شێوەیە بەشداری لە حکوومەتی عراقیدا ناکاوەکو لایەنێکی ئۆپۆزیسیۆن یعنی ئەتوانین بڵین دەمێننەوە چ پرۆژەیەکتان هەیە زۆر ڕاستە کاک بڵێن پاکێجی پەرلەمان جیاواز لە پاکێجی حکوومەت بەڵێ ئەمە ڕاستیەکە بەخێ بیست ئەگەر پێشتر تەوافقات بووە شکێنەی حزبی و ڕێکوتنی پێشوەختە و ئەوانە هەبووە لە ڕاستیە ئەمە بێ پشکێنرا کۆتای کرد و ئەش بێت هاوڵاتیان و خەڵک بۆ میدیاکان و سیاسەکان لەوە تێبگەن پاکێجی پەرلەمان شتێکە بۆ پاکێجی حکوومەت شتێکی ترە ئێمە وەکو هاوپەیمانێتی لە پێناو خەڵکە لە سەرتا ڕامانگەن بڵێ توانێمە ئۆپۆزیسیۆنێک بەشداری لە حکوومەت بەڵام پەرلەمان پاکێجێکی جیاوازە و ئێمە کاندیدمان هەیە بۆ جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان کە خاپی سەرۆ عەبدولواحید کاندیدی هاوپەیمانی لە پێناو خەڵکە بۆ جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق کە ئێستا دەنگی لەسەر من لەگەڵ ئێوەیە ئەمە دوشتی جیاوازە بۆیە گۆڕانکاری لە عێراق کاک بەڵێن پێمان وایە کە هەنگاو بە هەنگاو ئەبێ لەگەڵی بڕۆتە پێش ناکرێت ئەو وڵاتی کە 18 ساڵە لەسەر ئەم بنەمایە بەڕێوە ئەبرێ ئێمە بمانەوێت بە یەک پول یان بە ساڵێ یان بە 2 ساڵ گۆڕانکاری کرد لە ڕاستیە ئەبێ هەنگاو بە هەنگاو لەگەڵ هەنگاوی هەرە گرنگ چییە هەنگاوی هەرە گرنگ ئەوەیە کە پەرلەمان زوو بە زوو دەستی سەرۆکایەتیەکە خۆی هەڵبژێرێ بکەوێتە سەرتەوە کاری خۆی بکە
خزمەتی خەڵک بکە لە پێناوی ئەوەی کە پرۆسی دیموکراسی لە عێراقا گەشە بکە و بەردەوام بێت پێشکەوتن و ئەو بەڵێنانی کە دراوە کە ئێمەش لەگەڵی ئێمە لەگەڵ ئەوێن بە تەواوی کە چەک پێویستە نابێت لە دەست ئەمە یەکێکە لەو کارانەی کە بەڕاستی پەرلەمان ئەتوانێت پەرلەمان ئەتوانێت یاسای بۆ دەرکە بە پێی یاسا چەک تەنها لە دەستی دەوڵەتە و ئەمە ڕێگە ڕاستەکەی بۆیە پێمان وایە بەڵێ ئێمە وەکو لایەنێکی ئۆپۆزیسیۆن ئەتوانین ڕۆڵی گەورە بژێڕنین ئەتوانین فشار دروست بکەین ئەتوانین یەکسینەوە بکەین و هەر ئەمە یەک شتیش بۆ ڕوونکردنەوە بڵێن ئەگەر ڕوخسەتان بێت ئەوژەوەیە کە ئێمە نۆ ئەندامی پەرلەمانی لە جوڵانەوەی نەوەی نوێ و بژێتەوە ئینتیدادیش نۆ ئەندامی خودیانەیە ئەمە هەژ دەکەن بەڵام ئێمە پاپەیمانەکەمان تەرخۆنی نییە کۆمەڵێک پەرلەمانتاری تشمان لەگەڵایە کە ئەوان پێیان باش بوو پاش پێن خواردن ڕای بێنین کە لە ناوهاپەیمانیەکەمەوانێ بۆیە تا ئێستا ڕایان نەگەیاندۆکە یان لە ناوهاپەیمانی لە پێناو بەڵێ کاگرە بوارە من نامەوێت کاتی جەنابە زیاتر بگرم دەزانم ئێستا پرۆسەی دەنگدان لە ناو پەرلەماندا بۆ جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان دەستی پێ کردووە زۆر سوپاس دەکەم بۆ ئەم بەشداریە بە هیوام بەردەوامیش لە پەیوەندی دابین بەدڵنیاییەوە زۆر سپاس دەکەم هەر بژیت ئەڵبەتە ئازیزانم بەر لەوەی بچمە لای دڵشاد ئەنوەر پامنێری دەنگی ئەمریکا حەز دەکەمەوە ڕابگەێنم کە 3 کاندیدە تا ئێستاوا بڕیارە هەبن بۆ جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق شاخەوانە عەبدوڵڵا لە پارتی دیموکراتی کوردستان هەروەها سروە عەبدولواحید وەکو کاگرەبواریش ئاماژەی پێکرد لە نەوەی نوێ و دکتۆر موسەنا ئەمین لە یەکگرتووی ئیسلامی کە بڕیارە خۆیان کاندید بکەن ئێمەش لەگەڵێوەدا چاوەڕوانین بزانین ئەنجامەکەی ئەو دەنگدانە بەچی دەکا شیکەرەوەی سیاسی لەو بڕوایەدان لە بەرژەوەندی عێراق تا حکوومەتێکی زۆرینە پێک بهێنرێ بە پێچەوانەی حکوومەتەکانی پێشوو کە لەسەر بەشبەشێنەی تایفی و نەژادی بووە چونکە وەک دەڵێن ئەزمونونەکانی پێشوو سەلمانگوێتی کە دەشێ هەموو شتێک ئامادەیی هەبوو بێ تەنها عێراقی بوون هیچ ئامادەیەکی نەبوو بێ ئەڵبەت ئەمەش وەک ئاماژەیە کە بەو دەستێوەردانە زۆرانەی لە کاروباری سیاسی ئەو وڵاتەدا هەبوون دەچمە لای دڵشاد ئەنوەر پەیامنێری دەنگی ئەمریکا کاک دڵشادێکی لەو دیمەنانەی کە لە هۆڵی پەرلەمانە بینیمانن ئەندامانی لایەنی سەدر یا ڕەوتی سەدر کفنیان پۆشی بوو لە ناو پەرلەماندا کورد بە جلوبەرجی خۆیەوە هەندێک لە عەرەبەکان سوننە بن یا شیعە بن بە جلوبەرجی کلتوری خۆیانەوە بەشدار بوون ئەمە چەند بە ئاماژەیەکی ئەرێنی لێک دەدرێتەوە لە عێراقدا زۆر سپاس کاک بەڵێ من داوای لێبور نەکەم کە لە ئێستا دەکە قسە لەگەڵێەوەکەم نەکارەبای نیشتیمانی و نەکارەبای تایبەتی شیاخود با بڵێن کەرتی تایبەت مۆلیدە لە ئێستادا بڕاوە دیارە ئەوەی کە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستانە لە پەرلەمانی عێراقا بەدی کرا کە پەرلەمانتارانی ڕەوتی سەدر کفنیان لەبەر کردبوو و جلی سەربازیان لەبەر کردبوو ئەم لەبەرکردنە هاوکاتە یاخود لە کاتێکدایە لەگەڵ ئەو کێشمە کێشەی کە لەگەڵ لایەنە شیعەکانی ترا هەیەە بۆ ئێمە کۆمەڵی ئاماژەی ڕوونی تایە ئاماژەیە کە بۆ ناکۆکیە سیاسی کە شیعەکان لە ناو خۆیانە هەیە و ئاماژەیە کە بۆ ئەوەی کە شیعەکان یاخود با بڵێن بە دیاریکراوی ڕەوتی سەدر ئەو پەیامەیان داوە بە لایەنگرانی خۆیان بەوەی کە لە حەق لانادەن تەنانەت ئەگەر کفنەکەش بکەنە بەریان و هاوکات لەگەڵەوەشان ینی هەر یەکە و هەوڵیاندا لە یەکەم دانیشتنی پەرلەمانی عێراقدا لایەنەکان هەوڵیاندا کە هەر یەکە و سەرنجی لایەنگرانی خۆیان بۆ خۆیان ڕابکێشن با بڵێن ئیمتیداد هەوڵیدا لە ڕێگەی ڕۆیشتنەوە بە تیتۆک بۆ نێو توکتوک بۆ نێو پەرلەمانی عێراق و با بڵێن ماتۆرسکی لە یاخودە و ئامێرە بچووکەی کە لە بەغا بەکارهێنرێ لە ناوچەکانی تر بەکەمی بەکارهێنرێت توکتوک ئەویان بەکارێنا وەکو ئاماژەیەک بۆی کە ئەوان هەڵقوڵاوی نێو تشرینیەکانن یاخود با بڵێن وەکو ئاماژەیەک بۆی کە تشرینیەکانیان لە بیرە یاخود وەکو ئاماژەیەک بۆی کە ڕێگەی خەڵکی هەژاری عێراق کە خۆپشاندەر بوون بەرنادەن هاوکات لەگەڵ ئەوەیشدا کە با بڵێن هێزە کوردیەکانیش بە جلوبەرگی
با بڵێن کوردیەوە بەشداریان کرد ئەمەش جۆرێک ئاماژە و پەیامی تێدا بوو بەوەی کە ئەوان دەستبەرداری هێزە با بڵێن کورد نابن و دەستبەرداری مافە نەتەوایەتەکان نابن و دەستبەرداری شەڕە نەتەوایەتەکانی کورد نابن واتە هەموو ئەوانەی کە چی ئەوانەی کە ئۆتۆمبیلی توکتوکیان بەکارهێنا چ ڕۆکی سەدر کفن و جلی سەربازی و چی کوردەکانیش هەمووی جۆرێک لە پەیامی تێدا بوو بۆ لایەنگرانیان بۆ ڕازیکردنی لایەنگرانیان جۆرێک پەیامی تێدا بوو بۆی کە دەستبەرداری ئەو ئستحقاقە یاخود با بڵێن ئەو هەوڵانە نابن کە ئەمان لە پێناوی هەڵبژێردراون. بەڵام کاک دڵشاد ئەو کفن پۆشینە لەلایەن ئەندامانی ڕەوتی سەدرەوە و هەروە بە جلوبەرجی سەربازیەوە چوونە ناو هۆڵی پەرلەمانەوە هەندێک ئاماژەی نەرێنیە نەرێنی لە چ ڕوویەکەوە یانی ئەگەر ئێمە ڕازگۆبی لەگەڵ خۆماندا کفن ئەوە بەرجی ئەو کەسانەیە کە دەمرن ینی جێهێشتنە لێرەدا ینی بە شێوەیەکە کە بڵێم ڕەوتی سەدر یەک پەیامی یەکلاکەرەوە ئەدا هەم بەلایەنە سیاسیەکانی عێراق و هەم بە گەلانی عێراق هیچ بەوەی کە هەرچیەکی بێ دەیکا ئەگەر بمرێ لە پێناویشیدا تەنانەت ئەگەر بژمرێ لە پێناویدا بە جلوبەرجی سەربازیەوە جۆرە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە بەلایەوە گرنگ نییە لەوانەیە شەڕیش هەڵگیرسێنێ لە پێناوی ئەوەی ئەو خاڵانی کە هەیەی جێبەجێام کە لێرەدا ئەگەر وابێ ینی من هیوادارم زۆر هەڵە بم بەڵام ئەگەر وابێ کەواتە چاوەڕوانی شەڕێکی نەخوازراوی ناوخۆیی بکەین لە عێراقا. دیارە کاک بەڵێن لەبەرکردنی کفنی سپی و پۆشینی جلی سەربازی لەلایەن ڕەوتی سەدرەوە لە کاتێکدایە کە ئەمڕۆ دانیشتنەکە دانیشتنێکی پڕ لە کێشمەکێش بوو و پڕ لە ناکۆکی بوو لە نێوان نێوماڵی شیعە خۆیدا و دیارە ئەم ناکۆکیە پڕ لە کێشمەکێشە تەنها دیوە سیاسەکەی نەگرتوێتەوە بێگومان هەمووچی سەدر وەچی هێزە شیعەکانی تر هەمویان خاوەنی هێزی سەربازین هەمویان خاوەنی میلیشیان و هەمویان خاوەنی چەک و پارەشن هەموو ئەمانە ئاماژەی ئەوەی تیادا بوو کە سەدریەکان دەستبەرداری ئەو پەیام و پلانە نابن کە هەیانە یاخود با بڵێن ئەو بەڵانەی کە پێشتر بە عێراقیەکاندا بوو بە تایبەتی لە ڕۆژانی ڕابردوودا موقتەدا سەدر لە ساڵی 2010 کۆمەڵک تویتی کردبوو لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر عێراقیەکان تویتەکانیان هێنایە سەرەوە بۆی بیخەنەوە بیری کە ئایا بەڵێنەکانی پێشووتری لەبیر ماوە یاخود نا و هاوکات لەگەڵ پۆشینی جلوبەرگی سەربازی و لەبەرکردنی کفنا لەلایەن پەرلەمانتارانی ڕەوتی سەدرەوە ئەمڕۆ سەرکردەیەکی باڵای سەربازی ڕەوتی سەدر لە خواروی عێراق کوژرا و پەنجەی تۆمەت بۆ کۆمەڵە گروپی تر درێژەکرێ بۆیە دۆخی عێراق دۆخێکی زۆر ئاڵۆزە ئەو کێشمەکێشە سیاسیانەی کە هەیە لە نێوان نێوماڵی شیعە بە تایبەتی ڕەوتی سەدر و هێزە شیعەکانی تر ڕنگدانەوەی ئابووری هەبووە ڕنگدانەوەی سیاسی هەبووە و ڕنگدانەوەی سەربازی و ئەمنیشیە بووە کۆمەڵایەتیشیە بووە بۆیە ئەکرێ بڵێنەوەی کە ئێستا هەیە ئەم دانیشتەی کە ئەمڕۆ پەرلەمانی عێراق بەڕێوە چوو شیعەکانی تر پێیان وایە ئەمە دانیشتنیەکە یاخود با بڵێن ئەمە ڕێکەوتنیەکە کە ئەجێندای دەرەکی و بە دیاریکراوی ئەوان ئیمارات تۆمەتبارەکەن بۆی کە ئەم ڕێکەوتنەی کە کراوە پێیان وایە ڕێکەوتنێکی کۆنکریتیە لە بینی سونەکان و لە بینی ڕەوتی سەدر و لە بینی بەشێکی لایەنە کوردیەکانە کە پێیان وابێ ئەجەندای دەرەکی لە پشتەوەیە کەواتەیانی دۆخەکە گەیشتۆتە دۆخێک کە هەموو دقی قابلی تەقینەوەیە و بە تایبەتی کە ئێستا ڕەوتی سەدر لە مەڵبژاردنە بەبێ حسابکردن بۆ ڕای لایەنە نارەکانی تری کە خاوەنی سەربازن و خاوەنی هێزن و خاوەنی پارن ئەنجامیدا کەواتانی ڕەوتی سەدر ئێستا ئەوێت پەرلەمانی عێراق کۆنتترۆل بکە لە کاتێکا کە کۆنتترۆلکردنی پەرلەمانی عێراق لە ڕێگەی جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمانەوە لە کاتێکدایە کە ڕەوتی سەدر بە ئاشکرا پەیامیەوەی لە ئەدات کە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی پێکەێنێ کە حکوومەتی زۆرینەی نیشتیمانیش پێکبێنێ کەواتەیانی پۆستی سەرۆکۆزیرانیش لایەوە بۆیە هەموو ئەمە ململانیەکی زۆر بەهێزە شیعەکانی تر زۆر ناڕازین و زۆر تووڕەشن بە پێ و زانیارێنی کە ئەمڕۆ من قسەم لەگەڵ زۆربەی پەرلەمانتارە ناکردووە ناڕازین لە کۆی ئەو پرۆسەیە کە ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق بەڕێوە چووە لە کاتێکا سەدریش تاکلایەنە حساب بۆ ئەوان ناکا و بڕیارەدات بۆیە ئەمەی کە ئەمڕۆ لە عێراق بەڕێوە چوو وەکو پەرلەمانتارێک لە تویتێکە ئاماژەی پێکردووە ئەمە بێپێشینەیە هیچ کاتێک نەبووە
لە دوای ساڵی 2023ەوە لایەنەکان بەم هەموو ناکۆکیەوە بچنە نێو هەڵبژاردننی چی سەرۆکی پەرلەمانی عراق و سەرۆکایەتەکەی چی سەرۆکۆزیران کە چاوەڕوانەکری هەڵبژێرەی سەر و کۆماریش بۆ ئێمە ناکۆکیەکە ناکۆکی زۆر قوڵە ڕەنگە 4 ساڵی داهاتوو بۆ عراقەکان 4 ساڵێکی پڕ لە کێشمەکێش و پڕ ئاڵۆزی بێت. خۆی یەکی لەو شتانەی تر کاک دڵشاد کە زۆر جێی سەرنجە هەتا ئێستا ینی لە مێژووی هەموو ئەم پەرلەمانانەی دوای ساڵی 2023 عراقەوە هیچ کاتێک دەنگدان ئەوەندە خێرا تەواو نەبووە بۆ یەکلاکردنەوەی پۆستی سەرۆکایەتی پەرلەمان ینی سەرۆکی پەرلەمان و هەردوو جێگرەکەی لەوانەیە کاتی زیاتری ویستی بێ لە هەمان کاتیشدا هیچ خولێکی پەرلەمان ینی چوارخولەکەی پێشوو ئەمەندە ئاڵۆزی و گرژی تیادا نەبووە. کاک دڵشادیەکێ لە دۆسەکانی تری کە حەزەکەم لەگەڵ جەناب تا باسی بکەم مەسلەی ڕەوایی ئەم پەرلەمانەیە ینی وەکو زۆرێک لە سەرچاوە عراقیەکان خۆیان ئاماژەیان بەوە دەکردووە کە ژمارەیەکی زۆر کەمی دەنگدار بەشدار بوون لە هەڵبژاردنەکەی مانگی دەی عراقدا. ئەم ئەندامانەی ئێستا نوێنەرایەتی ئەو نزیکەی لە 130 یا هەندێک کە دەڵێن لە 100 دەکەن. بەڵام بۆ لەمە دووە بڕیارەکانی پەرلەمان بۆ نمونە جارێکی ترەوەی کە حەلبوسی دەبێتەوە بە سەرۆکی پەرلەمان یعنی خەڵک دەتوانێت وەکو ڕەواییەکی یاسایی سەیری بکە. دیارە کاک بڵێن نسبەی ڕێژەی بەشداریکردنی خەڵ لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق ڕێژەکە زۆر کەم بوو و دیارە ئەم کەمی بەشداریکردنە تەنها ناوچەیەکی دیاریکراوی نەگرتە بووەوە زۆربەی ناوچەکانی عراق هەر لە بەسرەوە هەتا ئەتوانم بڵێم زاخۆ شوێنەکانی تریشی کردەوە بەڵام نزبی بوو لە هەندێک پارێزگا ڕێژەکە زیاتر بوو لە هەندێکی تر ڕێژەکە کەمتر بوو. ئەمە لە ڕووی یاساییەوە هیچ گرفتێکی نییە ئەکرێ بڵین لەبەرەوەی چی لە دەستوری عراقاوە چی لە یاساکار پێکراوەکانی عراقا هیچ بڕگە و مادەیەکی تێدا نییە ئاماژە بەوە بکاکە نسبەی مشارەکەی خەڵ لە هەڵبژاردنە گەرکەم بێت ئەو پەرلەمانە شەرعێتی نییە یاخودە و حکوومەتە شەرعێتی نییە. بەڵام گرفتەکە ئەوەیە لە ڕووی جەماوەریەوە گرفتی هەیە کاتێککە خەڵکێکی کەم بەشداری لە هەڵبژاردننی پەرلەمانی عراقا کرد کەواتام ئەم با بڵێن ئەم خولە یاخود با بڵێن ئەم پەرلەمانە بەشێکی زۆری عراقەکان دەنگیان پێنەداوە کە بەشێکی زۆری عراقەکانیش دەنگیان پێنەدا دیسانەوە کەواتە خەڵکی زۆر ناڕازیە کە خەڵکیش ناڕازی بوو کەواتە ئەکرێت بڵێن ئەم پەرلەمانە لە ڕووی شەرعیەتی جەماوەریەوە نەک یاسایی لە ڕووی شەرعێتی جەماوەریەوە جەختی لەسەرەکەمەوە شەرعێتی جەماوەری و کۆمەڵانی خەڵکی عراق لێرەدا گرفتیە گینا لە ڕووی یاساییەوە هیچ بڕگە و مادە و بڕگەیەکی دەستور نییە کە ئەم پەرلەمانە بە ناشەرعی بناسیێنێ بۆ حکومەی کە ڕێژەی بەشداریکردن کەم بووە بەڵام وەکو عورف و عادەت زۆربەی ئەو وڵاتانەی بە تایبەتی وڵاتە عەرەبیەکان کە دواتر بەهاری عەرەبی بەسەرا هات و خەڵک خۆپیشاندانی کرد و ناڕازی بوون نسبەی مشارەکە کەم بوو و خەڵکی ئەو وڵاتانە ئەکرێ بڵن شەرعێتی جەماوەریان لە پەرلەمانتارەکانیان لە پەرلەمانەکان و دام و دەستگا یاساییەکانیان سەندی بووەوە بەڵام لە ڕووی یاساییەوە ئەوان گرفتیان نەبوو کەچی دواتر ئەو ناڕزایەتی و هەڵتۆقینە جەماوەری لێکەوتەوە کە دواتر بینیان بۆ لە عێراق شاوەی کە ئێستا هەیە ڕێژەی بەشداریکردن کەم بووە لە ڕووی یاساییەوە گرفت نییە بەڵام لە ڕووی جەماوەریەوە ئەکرێ بڵین ئەم پەرلەمانە گرفتی شەرعیەت پێدانی جەماوەری هەیە. بەپێی هەواڵێکە هەر ئێستا پێم گەیشت دەڵێ دکتۆر موسە نائەمین کاندیدبوونی خۆی کێشایە لەوەی ببێتە جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق. کاک دڵشاد لەگەڵمان بمێنەرەوە دەگەڕێمەوە بۆلات. جارێکی تریش سەرنجتان ڕادەکێشم دکتۆر موسە نائەمین کاندیدەکەی یەکگرتووی ئیسلامی کاندیدبوونی خۆی کێشایەوە لەوەی ببێتە جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق کەواتە لە ئێستادا دوو کاندید ماونەتەوە تا ببن بە
جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عراق وەکو دەگوترێت ینی ئەو کاندیدەش دەبێت کورد بێ لەبەرەوە شاخەوان عەبدوڵڵا وەکو نوێنەری پارتی دیموکراتی کوردستان هەروەها سروە عەبدولواحید وەکو نوێنەری نەوەی نوێ. کاک دڵشاد جۆمان لە کاک ڕێبوار بوو ڕێبوار ڕەحمان ئەندامی پەرلەمانی عراق پێی وتین یەکێ لەلایەنە کوردیەکان لە دانیشتەکەی پەرلەماندا کشاوەتەوە و تەنانەت دەنگی بە سەرۆکی پەرلەمانیش نەداوە و ئەو لایەنەش ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون. هۆکارەکە چییە؟ پەیوەندی هەیە بە فشارەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە یاخود پەیوەندی هەیە بەو ڕێکەوتنانەی وەکو ئەندامانی یەکێتی دەڵێن پارتی بەبێ ئاگاداری ئەوان لەگەڵ لایەنەکانی تری عێراقا کردوونی؟ بەڵێ دیارە کاک بەڵێن کشانەوەی ئەندامانی ئەنجومەنی نوێرانی عراق لە فراکسیۆن یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێ بڵین فرەلایەنەیە تەنها هۆکارێکی نییە. هۆکارێکی هەرێمیە کە ئەوەی کە ڕوویدا ئەمڕۆ هێزە شیعەکان ناڕازی بوون و کۆماری ئیسلامی ئێران زۆر تووڕێیە لەوەی کە ئەمڕۆ لە عێراقا ئەگوزەریە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش وەکو لایەنێکە لە ڕووی جوگرافیاوە لە ئێرانەوە نزیکە ڕەنگە ئەم کاریگەری هەبێ بە تایبەتی هەندێک زانیاری هەیە کە دوێنێ وەفدی کۆماری ئیسلامی ئێران لە سلێمانی و هەرێمی کوردستان بوون و بە ئاشکرا هۆشداریان پێداون کە نەبنە بەشێک لە کێشەی نێوماڵی شیعی. ئەمە لەلایەک ڕەهەندێکی ئیقلیمی هەیە و لەلاکەی تریش پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان پێشتر جەختیان نەکردەوە کە وەرەقەیەکی هاوبەشیان هەیە و وەفدی هاوبەشیان ڕۆیشتو بۆ بەغدا بۆ گفتوگۆکردن لەسەر پرسەکان وەکوی کە خۆیان ئەڵێن پرسە نەتەوایەتەکان. هاوکات لەگەڵ ئەمەدا دوێنێ محەممەد حەلبوسی و خەمیس خەنجەر بە سەردانێ گەیشتنە هەولێر بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتیا کۆبوونەوە ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستانی نیگەران کرد. هاوکات لەگەڵ ئەو با بڵین نیگەرانی ئیقلیمی کە هەیە یەکێتی نیشتیمانی لەسەر ئاستی حیزبیش نیگەرانە و پێی وایە کە پارتی دیموکراتی کوردستان لایەک بانگەشەی شەریکایەتی و پێکەوەبوونەکە و لەلاکەی تریش خۆی بەجیا ڕێکەوتنەکەوە تەعاملەکە لەگەڵ لایەنەکانی تر کە بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستەوخۆ نەبووە لەو ڕێکەوتنەی کە ئەمڕۆ پەرلەمانی عراقی پێکەوە بوویەوە و بۆ هۆی تێپەڕاندنی سەرۆکی پەرلەمان و جێگرەکانیشی یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە کە ئەم دەنگدانی یەکێتی نیشتیمانی بە کاندیدەکەی پارتی دیموکراتی کوردستان و بە دیاریکراوی شاخەوان عەبدوڵڵا کە کاندیدی فەرمی پارتیە بۆ جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عراق لە کاتێکدایە کە تاکو ئێستا قەزیەی سەرۆکی کۆمار لە نێوان یەکێتی و پارتیا بە هەڵواسراوی ماوەتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان پێی بە گومانە لە پارتی دیموکراتی کوردستان و پێی وایە پارتی دیموکراتی کوردستان ڕەنگە کاندیدی هەبێ و لە زۆر حاڵەت ئەگەر حاڵەتەکان زۆر باشیش بێ کاندیدی نەبێ ڕای وایە کە ئەوێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئیجبار بکا کە کاندیدەکەی بکێشێتەوە و کاندیدێکی تر اختیار بکا کە ڕای ئەوی لەسەر بێت. بۆیە هەموو ئەمانە وای کرد کە لە دوانیوەڕۆوە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان گرژی زیاتری تێبکەوێەوە ئاڵۆزەکان دروستبیاگینە تا نیوەڕۆ دۆخەکە ئاسایی بوو تا نیوەڕۆ لێک تێگەیشتن هەبوو بەڵام لە دوای نیوەڕۆوە جۆرێک لە گومان دروست بوو لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە. یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وابوو کە پارتی تاکلایانە ڕێکەوتنی کردووە و پێی وابوو کە پارتی هەوڵەدا کە کاندیدەکەی خۆی بۆ جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان دەرچێنێ بەبێەوەی هیچ وعد و بەڵێنێک بدا بۆی کە کاندیدیان بۆ پۆستی سەرۆک کۆماری عراق پشتگیری لێ بکە و خاڵێکی تریش ئەکرێ بڵین ئەو تێوەگلانە بوو کە پارتی یەکێتی نیشتیمانی نەی ئەویست یاخود لەژێر هەندێک کاریگەریان نەیویست بە ئاشکرا دەنگ بە کاندیدی ڕەوتی سەدر بدا بۆ جێگری دووەمی بۆ جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عراق بەڵام پارتی دیموکراتی کوردستان کە ڕێکەوتنی هەبووە لەگەڵ ڕەوتی سەدر و لەگەڵ سوننەکانە باشکرا دەنگی داوە باشکراش دەنگەدەن بە نوێنەرەکەی بۆی ئەمە جۆرێک لە تۆمەتبارکردن و جیابوونەوەی لەکەوتوتەوە. هێزە شیعەکان و ئەو جەمسەرەی کە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە نزیکن پێیان وایە کە ئەوەی ئەمڕۆ لە عێراق ڕوویدا ئەو دانیشتنە پەرلەمانە جۆرێک لە کودەتای سپیەوە پێیان وایە کە ئەمە لەژێر کۆنتترۆڵی غەرب و وڵاتانی کەندا و بە دیاریکراوی ئیماراتە بەڕێوە چووە بۆیە جۆرێک لە تەفرەقە و جۆرێک لە جابوونەوە ڕوویداوە و دووریش نییە ئەم تۆمەتبارکردنە چونکە هەموو ئەو کێشانەی کە لە عێراقا هەیە و پێشتریش هەبووە هیچ کام لە بەرپرسانی عێراق نیان شاردوتەوە
کە ئەمە تێکەڵبوونی ئەجەندان دەرەکیەکانە کە گرژی لە نێوانیان عراقیانە دروست بووە بۆی ئەم ناکۆکیە ئەم گرفتە دوور نییە کە دۆخی عراق بەرەو ئاڵۆزبوونی زیاتریش ببات. یعنی هەندێک سەرچاوی هەواڵی ژاماژە بەوە دەکەن ئەو لیژنە هاوبەشەی پارتی و یەکێتی کە چوو بوونە بەغدا بە ئەندامەتی عیماد ئەحمەد لە مەکتەبی سیاسی یەکێتی و وشارزەباری لە مەکتەبی سیاسی پارتیەوە تەنانەت دەڵێن ئەو لیژنەیەش هەڵوەشایەوە و چاوەڕوانی زۆر ئەگەر دەکرێ بە تایبەتی لە پاش ئەو هەڵوەشانەوەیە ئەبێ ئەمە بێڵینەوە بۆ ڕۆژانی داهات و کاک دڵشاد پێت وایە ینی ئەمڕۆ پاکجەکان هەمووی تەواو ببن لە پەرلەمانی عراقدا ئەوە ئێستا بڵین دەنگدان کرا بۆ جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانیش بەڵام بۆ پۆستی سەرۆکی کۆمار و هەروەها داواکردن لەلایەنێک بۆ ئەوەی حکوومەتی ئایندە پێک بێنێ پێ دوایە ینی درێژە بەم دانیشتە بدرێ. کاک بەڵێنەوەی ئاماژە بۆ بکەم کە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوانیوەڕۆ زۆر ئاڵۆز بووە پێشەوەی من بێمە نێو بەرنامەکەەوە قسە لەگەڵ جناب تا بکەم ئاگادار بووم کە وەفدێکی هەردوو لایەن دانیشتە بوون بۆ احتیواکردنی کێشەکان و بۆ ڕوونکردنەوەدان بە یەکتری و تاو کاتێک کە من هاتمە نێو بەرنامەکەەوە دانیشتنی نێوانیان بەردەوام بوو ڕەنگە ئێستش دانیشتنی نێوانیان بەردەوام بێ سەبارەت بە پۆستی سەرۆکۆماریش پۆستی سەرۆکۆمار تایبەتە بە کوردەوە بە تایبەتی ئەمڕۆ سوننەکان پێشتر ڕێکەوتن هەبووە لە نێوانیاندا و بە ڕێکەوتنێکی یەکلایکەرەوە و حاسمەوە ڕۆیشت بوونە نێو دانیشتنەکەەوە بۆیە هەم کوتلەی خەمیس خەنجەر و هەم محەممەد حەلبوسیش هاوڕابوون لەسەر کۆی کێشەکان و هەمویان دەنگیاندا و محەممەد حەلبوسی کاندیدی هەمویان بوو بەڵام لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستاندا کە پۆستی سەرۆکۆمار دەبێت ئەم دوولایەنە بە ڕسمی یەکلایی بکەنەوە تاکو ئەم ساتێک کە قسەی تیاکەین ناکۆکی هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدێکی دیاری کردووە کە سەرۆکی ئێستای کۆماری عراقا و پارتی دیموکراتی کوردستانیش تام دەقەیە ڤیتۆی لەسەر هەیە هەندێک ئاماژە هەن هەندێک گومان هەن لە نێو لایەنەکانە بەوەی کە پارتی دیموکراتی کوردستان ئەگەر دڵنیا بێ لەوەی کە ئەتوانێت پۆستی سەرۆکۆماری عراق بەدەست بێنێ ڕەنگە پۆستەکە ببا و ئەگەر دڵنیا نەبێت بگەڕێتەوە بۆ ڕێکەوتن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە داوای گۆڕینی کاندید یاخود داوای ڕێکەوتنیە کە کاکە کاندیدێک هەبێ کە ڕای خۆی لەسەر بێت بۆیە مۆزوعی پۆستی سەرۆکۆمار کە بێت لە 15 ڕۆژی داهاتوە یەکلایی ببێتەوە و بە پێچەوانەی پۆستی سەرۆک پەرلەمان کە پێویستی بە دەنگی 50 زایدیەکی دەنگی کۆی پەرلەمانتارانە پۆستی سەرۆکۆمار لە جەلسەی یەکەمە یاخود با بڵێن لە دەنگدانی یەکەمە پێویستی بە دەنگی 2/3 بۆیە ئەگەر پارتی و یەکێتی نەگەنە ڕێکەوتن ڕەنگە دیسانەوە هەم گرفت دروست بێ بە کاندیدی جیاوە یاخود با بڵێن هەمان سینارویەوەی کە ئەمڕۆ ڕوویدا دووبارە ببێتەوە و ڕەنگە ئەو ڕێکەوتنەی کە بۆ پەرلەمانی عراق درێژەیە بۆ سەرۆکۆماری درێژەیە بێت. کاک دڵشاد سپاسە دەکەم بۆ بەشداریت و بۆ تێبینی و سەرنجەکانی شت لەم ڕۆماڵە تایبەتەدا. هەڵبەتە ئازیزان هەر تەنها وەکو بیرخستنەوەی پێویستە ئاماژە بەوە بکەین لە ڕۆژی دەی مانگی دەی ساڵی 2021دا عێراق چووە هەڵبژاردنێکی پێشوەختەوە ئەو هەڵبژاردنە بە فشاری خۆپیشاندەرانی عێراقی کرا لە مانگی دەی ساڵی 2020دا خۆپیشاندانەکان لە عێراقدا پەرەیان سەن بووە هۆکاری ئەوەی کە حکوومەتەکەی دکتۆر عادل عەبدولمەهدی دەست لە کار بکێشێتەوە ببورن ساڵی 2019 لە کۆتایی ساڵی 2019دا حکوومەتەکەی دکتۆر عادل عەبدولمەهدی ناچار کرا بەوەی دەست لە کار بکێشێتەوە خۆپیشاندەران داوای سەرەکییان ئەوە بوو هەڵبژاردننی پێشوەخت بکرێ و لایەنە سیاسیەکانی عێراق ئەوانەی کە بەشداریەکی ڕاستەقینەیان هەبووە لە پرۆسەی سیاسی عێراق لە 2023 هەتا 2021 هەوڵێکی زۆر ڕژد درا کە ئەو لایەنانە جارێکی تر ئەو نوێنەرایەتی گەلی عێراق بەدەست نێننەوە بێلەوە داوای ئەوە دەکرا کە پێویستە حکوومەتێک پێک بێنرێ کار بۆ عێراقیەکان بکە نەک کار بۆ لایەنە سیاسیەکان بکە یەکێ لە خاڵە گرنگەکانی تریش کە خۆپیشاندەران لە مەیدانە سەرەکیەکانی شارەکانی عێراقەوە داوایان دەکرد هەر هیچ نەبێ
کەمکردنەوەی دەستێوەردانە دەرەکیەکان لێرەشدا مەبەستەکە زۆر بە ئاشکایی کۆماری ئیسلامی ئێران هەروەها کۆماری تورکیا و میرنشینە یەکگرتوەکانی عەرەب بوون و داوای خۆپیشاندەرانیش زۆر ڕاستە و خۆ ڕاشکاوانە دەدرا بە گوێی هەموو لایەنە سیاسیەکانی عێراقدا کە حکوومەتێکیان دەوێت عێراقی بێ. زۆرێک لە شیکەرەوەش ئاماژە بەوە دەکەن کە تەنانەت ئەو پۆستانەی مقتەدە سەدر سەرۆکی ڕەوتی سەدر لە تۆڕی کۆمەڵاتی تویتەر دەیکا زیاتر ڕنگدانەوەی ئەو داوایانەی خۆپیشاندەرانی عێراقیە ئەوەی کە بە خۆپیشاندەرانی تشرین ناسراون. بەڵام ئەمێنێتەوە ئەوەی بزانرێت لە ڕۆژانی ئایندەیان لە هەفتەکانی ئایندەدا ئەم لایەنە سیاسیانەی ئەمڕۆ کە چوونەتە ناو پەرلەمانی عێراقەوە چ جۆرە ئاراستەیەک هەڵەبژێرن، هەم جارێکی تر دەکەونەوە ژێر کاریگەریەکانی وڵاتانی ناوچەکە یاخود دەتوانن بڕیاری عێراقیانەی خۆیان بدەن سەرچاوەکەی شەقامی عێراقی بێ. ئەمانە پرسیارگەلێکن دەمێننەوە. لەگەڵ ئەم پرسیارانەشدا کۆتایی بە ڕووماڵی تایبەتی بەشی کوردی دەنگی ئەمریکا دێنین بۆ دانیشتنی یەکەمی پەرلەمانی عێراق کە کۆمەڵێک گرژی و ئاڵۆزی تێکەوت. سوپاستان دەکەم کە تا ئێستا لەگەڵماندا بوون.